لە چەند ڕۆژێکی ڕابردوودا سەبارەت بە دامەزراندنەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک لێدوانماندا بەیاننامەمان خوێندەوە هەڵوێستی خۆمان وەرگرت بەوەی کە ڕۆژی یەکشەمە کە سبەینێ ئەکا خۆپشاندانی سەرتاسەری ڕابگەێنی لە کەرکووک. بەڵام بەهۆی فشارە زۆرەکانی ئێمەوە بەهۆی هەڵوێستە جددی و توندەکانی ئەنجومەنەکەمانەوە ئێستا بەر لە کەمێک پێیان ڕاگەیاندین کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە تایبەت دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕێز عەبدولمەهدی و سەرۆکایەتی کۆمار بەڕێز دکتۆر بەرهەم پەیوەندیان کردووە کە مافی کورد ناخۆرێ لەم بینەیە و وەزیری پەروەردەی عێراق و بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک بە بڕیارەکەی خۆیدا ئەچێتەوە بەوەی کە پشکی کەرکووک لەم دامەزراندنەی کەرکووکدا زیادەکرێ بەو شێوازەی کەنەتەوەی کورد مافی خۆیەتی و پێی خۆشە و پێی ڕازیە. بۆیە ئێمە بۆ ڕای گشتی ڕایەگەیەنین کە سبەینێ خۆپشاندان ڕائەگرین و خۆپشاندان ناکرێ، بەڵام مۆڵەتی تەنها 3 ڕۆژ ئەدەین بە هەڵگران و خاوەنی ئەم بڕیارانە لە ئەگەری ئەوەی کە دوای 3 ڕۆژ مافەڕەواکانی گەلەکەمان نەدرا بە جددی ئەم بڕیارانە جێبەجێ نەکرا، ئەو وەختە خۆپشاندانەکە گەورەتر ئەبێ، فراوانتر ئەبێ، هەڵوێستەکەشمان تونترە بێت.